بینەرانی بەڕێز و خۆشەویستم کاتب و گشتکاتێکتان شاد و کامران بێ خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێی وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم بۆ هیوایی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم چارەمان بەڕێز مامۆستا شەهاب ڕەمزی مەلامارف بە ناوی بەرنمەکەمانەوە گەلێک بە خێراتنت دەکەم. مامۆستاجان ئێوەش یەکێکن لەو ماڵ و بنەماڵانی لە سلێمانیە بەهۆی باوکتەوە بەڕەحمەت بێ ڕەمزی مەلامارف ناو ناوبانگێکی باشتان هەیە لەخوا بەزیابێ دوای ئەوە ئەو دڵسۆزیەی کە لە باوکتا هەبوو بە میراتی بۆ ئێوەش ماوەتەوە گوڵ نەماوە بۆنی گوڵ ماوە گوڵ نەماوە بۆنی گوڵ ماوە ئێوە گوڵ بوون کەواتە با لەم پیاوە دەست پێ بکەین باسیشی ئەم پیاوم بۆ بکە. ئەمە ڕەمزی مەلامارف ئەمە تاریخی ئەم ڕسمە ئەگەڕێتەوە بۆ 1920ەکان باش 1920 بەێ باش ئەو لەو دەورایە بە دووری درێژی باسی ئەو پیاوان بۆ بکە باسی مامۆستا ڕەمزی مەلامارف. ڕەمزی مەلامارف وەختی خۆی لە 1902 لەدایک بوو لە سلێمانی باش 1902 باش لە دایکی کچی موفتیە باشە کچی کام مفتی ئەمینی مفتی باش مەلا ئەمینی مفتی باوکی قازی بووە مەلامارفی قازی باش مەلا ئەمە لە سیرە وە هاتوون لە سێمانەوە ئەلێرە لە شووە هاتوون لە سیرێ سیرەی بابە شێخ باسنێ سیوەی بەێ باش ناوچەی سیوەی ئەمە زۆر لە زمانی شێمەحمووە یەکێگە بێ لەگەڵ شێخ مەحمووە یەکێگە بێ لە چەکدارەکانی ئەو جەنابی باوکی بەێ لەگەڵ جێتیە باش بەێ ئەمە تەعین نەبوو هەر لە ئیشی سەرپێی خۆیانیانە کرد ئەو حاجی ڕەشی و ئەوان حاجی ڕەشی وەسمان چاوەش کە دراوسێمان بوو دەرگامان لە بەینا بوو. باشە بەستا ئەم بنەماڵەیە کە لە سیرەوە هاتوون کەی هاتوون ئەگەڕێتەوە هینی مەلامارف کە هات بە فەقێتی وەکویەت لە سلێمانی لە لای مفتی گەورە باشە مەلامین ئەمێنێتەوە سیرەکە کوڕێکی زیرەک ئەمە مەلامارف باش هەر بە فەقێتی ئیتر خۆشەویستی ئەو لە دڵیا ئەمێنێ ئەو کشی خۆی ئاتی ئامینە ننکی جەناب ئەکاتە نەنکی ئێمە بەڵێ باشە لەو دوو کوڕ و کچێکی هەبوو باش کچە گەورەکەیان کە عەتیە بوو لە هەمان گەورەتر بوو پاژەوە باوکم پاژەوە مامم نووری مەلامارف عەقید نووری کە مەشهورە لێرە بەڵێ ئەوئتە هەر لە سلێمانیا ماونەتەوە ژیان هەتا 1920 باوکم تەعینە بێ باش تەعینە بێ لە هەڵەبجە. بۆچی تەعینە بێ ئەو خوێندن چی خوێندووە ئەو ئەوەری کەڕێت کە کەینە بێ لای باوکی و ئەوان هەر لە حجرە باشە لە حجرێ ئەخوێنێ تا ئەگاتە ئەوەی کە ئەگاتە عمری 6 بۆ 7 ساڵ باشە لە 6 بۆ 7 ساڵە ئەو مەکتەبی ڕژدی ئەسکەری کراوەتەوە لە سلێمانی باوکی خاتە ئەوێ تا سنفی چوارە خوێنێ دەریێنێ دووبارەی گێڕێتەوە بۆ لەوێش نابێ نانوێن زەمان بەردەوام نابێ کاسبی و هەر خۆشی یەکەمین کوڕی بووە و هەر خۆش کاسبکاری ماڵ بووە ئێتر تا لەگەڵ شێخ مەحمووشە وەختی خۆی کە شۆڕشی شێخ مەحموو بووە ئەم لەگەڵیان بووە هەتا زمانی ئەدیسۆن و ئەوان مێجەرسۆن لە زمانی مێجەرسۆنە ئیتر ئەمان تەعینە بێ لە 27 لە 1920 ئەبێ بە کاتبی دارایی لە چی پێڵێن هەڵەبجە لەوێ مایەوە تا درەنگێ یعنی کاتبی مالیە باشە ئەو سەپیانەوە تەحسیلدار تەحسیلاریان پێوتن بەێ تا ئەو سایتر هەر لە وەزیفایە مایەوە هەتا کەی دایکتی هێناوە دایکم باوکم دووژنی هەیە باش
ژنی یەکەمیان کە پورزای خۆیەتی خانم کچی ئەحمە بەجی بابانە باشە پورزای خۆیەتی ئەوی هێنا تقریبەن لە ساڵەکانی 1970 ئەوانە بێ خۆ ئەحمەد بەجی بابان بەێ خۆ ئەحمەد مختار بابان نییە ئەوەی کە ڕێز و زەراب بجێ ئەو نییە نەخێر باشە نەخێر ئەم لەو مناڵی نامێنێ زۆری ئەبێ مناڵەکانی ئەم بێخوا ئەکەن یەکێک گەورەترینیان لەوێ کوردەواریە لە بۆی نامێنێ بۆی نامێنێ ئاخر کەڕەت عمەری برامی بۆ ئەمێنێ کە ئەویش دوای ئەوە دایکمێنێ دایکم ئەتیەی محەمەی ئەو من ئەتیە محەممە عەبدوڕەحمان سابونچی ئەمە دایک ئەوە دایکمە ئەتیەخان بەڵێ ئەو یانێ کاکە جەمال یەکەمین کوڕیەتی دوای 3 مانگ 4 مانگ دایکم ینی کە بێمە باوەژنی پێ بڵێن کار ئێمە بۆیشمانە بوو دایکم ئەوەنگەی خۆشەویستین نەماوە تەبعا لە ژیان نەماوە نەخێ ئەو عومەریە بێ ئەمێنێ شکور ئەلحەمدولیلا باشە هەتا گەیشتە ئینگلتەرا لەوێ دەرجێ بەعسی هێنا چوو بۆ ئینگلتەرا هەندەسەیتەوە گەورەتانە جەمال گەورەیە 4 مانگ لەو گەورەترە 4 مانگ لەو گەورە بەیەکەوە پەروەردە بوون باشە هەر یەکیان لە دایک هەریکەشان لە دایشان بەڵامچی کەس فەرقی نەیەکردن من خۆم هەتا گەیشتومەتە سنفی یەکی متەوەسەش نەمزانیوە کە ئەوە دایکمان نییە ئەمە خۆشویستوین ئەمە ژوێنەیەکی باوکتە ئەمە لە ماڵی خۆتان بەێ لەبەر لە ماڵی خۆمان باش پەیوەندی ئەم پیاوە لەگەڵ با بڵین خەڵکی ئەو سەردەما چی هاوڕێی بوو لەگەڵ چی هەڵس و کەوتیەکە زۆرتری داوە چۆن دەستی کرد بە نووسین و شعر و ئەم جۆرەشتانە باوکم وەختی خۆی کە لە هەڵەبجەیە بێ پێش هەڵەبجەی کە لە سێمانیە بێ هامشوێی زۆری لەگەڵ فەقێ و مەلایانی ئەو بە حکمی باوکیشی لە قازی بوو خۆشیان ویستووە هەتا جاروبار ئەرێ بەدەمهینەوە دەم شعری ئەوت ئەوسا نێنووسی هی خۆی بوو هی خۆی نێنووسی ڕۆژێکیان لە مەجلیسێکا دانیشێ شعرێگە خوێندنەوەی چێک لە مەلاکان بەزە مەلا ڕەحیمە بێ ئەی خوێنێتەوە ئەرێمە هیچێ ئەرە وەڵامە هی کوڕەکەتە بە باوشیان بە پیرمەرێ ئەو ێرە بۆ شاعیرە ئەرەوە خوا جاروبار شعرەرێ بەڵام ناینووسێ ئەلا کولین یەتەوە لە ماڵەوە پێ ئەرێ حەمە خم محەمەی ناو بۆ خۆی ڕەمزی لقەبی شعریەتی خۆی محەمەی ناوە ئەرێ حەمە بیستومە لەم ڕۆژانە چەندێر شعرێکیم بیستووە ڕێنی تۆیە شعرەرەی حەز ناکەم ناو دەرکەی بە شاعری باش ئەرێ ئەتە واز تقریبن وەکو چۆن بڵێ ئیهمالیەکە واز لە شعریەنێ باش زۆر بەڵام حەزیشی هەر لێتی لەگەڵ ئینانە هەتا لە زمانی تر لەگەڵ پیرەمێردا کە هینە بن ئینی شعریەکەی تر زیاکە خۆی تر ئەیان نووسێتەوە بەڵام یەکێکیان سووتا ئەرێ دیوانێکی باشمە بوو خۆم نووسی بوومەوە سووتا لە تەحەری ماڵەکەمانە کە وەختی خۆی لە زمانی نارم لەگەڵ شێ مەحمووە بوو ئەو دیوەنەشی سووتا ینی هەموو ئەسڵەکانی کە هەبووە فەوتانوێتی ئەمەش هەر وێنەیەکێتی پێما بەهی گەنجەتیە باشە پەیوەندی ئەمەش دایکتە لەگەڵیا لە ماڵی خۆتانە هەر ئەلێوە سەیریکە نەخێر ئەوە دایەنمانە دایەنتانە بەڵام چی دایەنی چی هەر دایکمان بوو ئەوە ئامینەی ناوە ئامە باش ئەوە باوکمە لەسەر حەوزەکە حەوزێکمان هەبوو 2/3 بەڵێ ئەوە ئیتر ئەوە گەڕێ گەشتومەکی لەسەر پاژەکاتەوە خۆت بیردی ئەو بەێ ئەوە لەوە گەورەتر بوو وەختی خۆی ئاوی حەمامی مفتیمان بۆ هات ئاوی حەمامی مفتی چێمە ئیشتراکمانی حەوای مفتی بەوەی ماڵی مفتیەوە بەشی ئێمەشی تیا بوو بەێ ئەو ئاوە لە حەمامی مفتیەوە ئاهات بە پشتی مزگەوتی هەمزاغا بە باخەکە هات بۆ ماری ئێمە فەرعێکی هەر لەوێەوە هەر لە لای کۆڵانی مزگەوتەکە
لەبەر ماڵی سەیمەجی بەقاڵ فەرێکێ چوو بۆ ماڵی عەلەکە ماڵی ئەوە بەدوو بەشە کەریمی عەلەکە ئەو ئاو پاکەکەی ئاو پاکەکەی جۆگیان لێڵگرتووە گونج بوو ئاهات بۆ ئەوێ ئەنجاوە فوارەمان هەبوو لەوێ ئێتە ئەو حوسە زۆر گەورە بوو تقریبان بەخوا توانم بڵێ بەقەر ئێرەیە بوو باشە مامۆستا باسی پەیوەندی نێوان دایک و باوکتم بۆ بکە و ئەم وێنێش ئەمانە چێن دایک و باوکم ئەو سەریان ئەوە دایکم باش ئەمە یەکەمیان ئەوی یەکەم لەو سەرەوە ڕاستەوە سەیریکە ئەمەی ئەمە دایکم بوو بەڵێ ئەوە عەتیقان ئەوی تریشە هەر عەتیەی ناوە پورمە خوشکی باوکم خوشکی باوک لە باوکم گەورە خوشکە گەورەی باوک خوشکە گەورەی باوکم ئەوی کان ژنی باوکمە خانم کەباجیم ئەوی کان ئامەیە کە ئەرێم دایانمان بوو بەڵام دایکمان بوو ئەمی کەشیان فەوزیە لە بەردەمیانە ئەمان ئەوە فەوزی برامە کاک فەوزی برا ئەوانی کە وەک سەروان منم ئەوەی سەری سەر ئەوی کان جەنابە ئەوە سعدی خانی ئەو ڕەحمان بەجی بابانە ئەو ئەوان کاک جەنابە ئەوە سعدی ئەو ڕەحمان بەگە باشە ئەوی ژەر برا ژنی منە ژنی کاکە عومەرمە براژنتە بەڵێ ئەم ماڵە بیزەبت لێ چوا بوو مامۆستا جوگرە ماڵی ئێمە هەمزاغا مزگەوتی هەمزاغا ئەزانی هەمزاغای مەسرف لەبەر دەمی مزگەوتی هەمزاغا ساحەیەک بەریانەوە ماڵی عەلیبەجی والیبەگ بوو عەلیبەجی قەنچ ماڵی شەیتایر بەم بەریانەوە ماڵی ئێمە بوو بەم بەرەوە ماڵی ئێمە بوو ئەو کۆڵانەی کە ئەچێتەوە بۆ سانەوی کچان مامۆستا ئەو گەڕەکە بە تەواوەتی گەڕێکی گۆیژەی پێ ناڵێن جاران پیانە بوو گاوران گاورانیشیان پێوت بەس ئەو گۆیژە لێەوە ئەچێ بۆ سانەوی کوڕان ئەو یەکەمی ماڵی ئێمەیە دووەم ماڵی حاجی ڕەشی وەسمان چاوشە کە ئێستا بۆ مەتحەفی ئەتنۆغرافی ئێستا تێ زۆر گەورە بوو ئەوە ماڵی حاجی حاجی ڕەشی وەسمان چاوەش بەڵێ ڕاستە اینجا دوای حەفنا ئەوەی کە وەختی خۆی خەسەخانی ئینگلیزەکان بووە ئەوەی ئێستا نوێژەنیەکەنەوە هەر لەو کۆڵانە ئەوی ئەمەیان ڕوخان ئێستا بۆ بە عرەسە فرۆشە ئێمە ئێوە فرۆشتان بەڵێ باشە با ئەنجا بینە سەر ئەوەی کە باوکە چۆن خولیای شعر و ئەوانەی کە بوو بە هاوڕێ خەڵکیشی منەوەر و شاعیر و چیرۆگنووس بۆ نمونە لێرە ئەم دوو پیاوە کە لە مێژووی سلێمانیا زۆر پرشدار بەجی بابان ئەو ڕەحمان بەجی بابان زاواشێتی ئاوە زاواشێت چییە ئەم چیرۆکی ئەم وێنەیە ئەمە بەڕەحمەت بێ عەلامە شەمحەمەی خاڵیش دانیشت بەڵێ ئەمە لەو کاتە کە مەلا مستەفا هات بۆ سلەیمانی ئەمان حەفلەیەکیان بۆ کرد شعر و وینیان یعنی ستایشیانە کرد دوای هاتنەوەی لە سۆڤێت کە لە 58 لە سۆڤێت هات ئەمە لەویا ئەو ڕەحمان بەگ شعرێکە خوێنێتەوە بۆ مەلا مستەفا بەڵام پیر بوو تقریبا لە حدودی 93 ساڵ عمری بوو لەم کاتەی لەو کاتان 93 ساڵ عمری بوو باشە 94 ساڵ بوو بەڵێ لەو هینا بێ خۆشی زۆر توانای نابێ فعلا ئیشگەرەیە خوارد ئەرێ ڕەمزی بمگرە باشە هەتا بتوانم شعرەکە مامۆستا ئەی ئەم وێنەیان چه مناسەبەتێکە ئەمەیان حەفلەی بە پێوەیە جەنابی باوکتە ئەوە حەفلەی تەبینی بێخودە فەن کە چلەی چلەکەیان بۆ کرد چلەی ئەوە لە سانەوی کوڕان قاعەکەی سانەوی کوڕانە پێم وا بێ ئەوەیشیان مامۆسا هێنە ئەحمەد شکوری ئەوە ئەحمەد شکری پێش ئەو زرنگە ئەحمەد زرنگە برای فایق وشیان ئەمەی کە دەستی بردو ئەحمەد زرنگە ئەوی ئەو لایەن سۆ دەستدارە بەسەرەکە وێن سەفەنگیە دەودەوت دەرناکرێت چیکە ئەمە با بڵێن پرسەی ماتەمینی بێ خودی شاعر باشەکەواتە ئەمەش هەر لەوە عومەر عەلیش هات با بڵێن متەسەڕفی باشە ئەمە بێ خودە فەنیە ئەوە بێ خود خۆیەتی مامۆستا تۆ بینیوتە بەڵێ خۆی و بینی لە مەزیسیانە دانیشتووی باشە نەکدانیوە هەر خۆم خزمەتم کردووە باشە مامۆستا هەندێک وێنە هەیە بەڕاستی زۆر جوانن ئەمە چییە ئەم وێنەیە مامۆستا ئەمە وەختی خۆی عەبدولموتەلیب هەبوو محافیزی سلێمانی متصەرریفیان پێ بوو ئەوە متصەرریفی سلێمانیە کابرایەک بوو فارسیەکی باشێ زانی فارسی زان بوو
ئەی خۆی ئەدیب بوو ئەدیب عرب بوو بەڵێ باشە وەزام نەجەفی بوو نەجەف على كل زۆر ئەدیب دۆست بوو باش دائما لەگەڵ ئەمان قازی شەمحەمەی خاڵ مەلا محەممەی کوردی ئەوانە کۆبوونەوە لە ماری ئێمە یا لە ماری قازی یا لە ماری عارفەفەنگی باش عارفەفەنگی حەسەنەفەنگی باش اینجا ئەمە لەگەڵ ئەهات خۆی کوڕەکەشی هێنا لەگەڵ خۆیان کوڕەشی گەورەی هەبوو لەگەڵیا بڵێن پارێزگار نه هەروو محافظ کوڕەکەی لەگە خۆی هێنا بۆ مەجلیسەوەکو بۆ ناسینی دۆسان و هینەکان باش بۆ ئەو مەجلیسیش ئەو مەجلیسە و دەبایە ئەکتر لەوێ کۆ ئەبنەوە لە ماری ئێمە بوو نەچوونە ماری قازی شەمحەمەی خاڵ ناڵم ئەچوونە ماری عارفەفەنگی حەسەنەفەنگی لەوێ کۆ ئەمەش هەر وێنەیەکی جوانی پێم وابێت تۆفیق وهابی بەگە تۆفیق وهابیە بەڵێ ئەوە تۆفیق وهابی ئەوی ئەمسەر ئەوەی ناوەڕاستیان تۆفیق وهابیە بەڵێ ناوەڕاست ئەوی تەنیشتی عارفەفەنگیە ئەوی تەنیشتی کەواتە لە سەری ئەم سەرۆ ئەمەیان چییە مشکی بەسەرەکە شاری برایم فەرەنساوی شاری ئەی ئەمەیان نازانی چێ ئەمەی سدارە ئەوە ناناسم ناناسی ئەویکان عارفەفەنگیە عارفەفەنگیەکان تۆفیق وهابیە ئەو لێنێ نازناسم چێ ئەویکان وازە محەممە بریفکانیە محەممە بریفکانیە نازانی شوێنەکە کوێ مامۆستا ماڵی عارفەفەنیە ماڵی عارفەفەنیە یعنی تقریبا ماڵی عارفەفەنی و ماڵی ئێوە و شوێنی ماڵی عارفەفەنی کچێکیشی ئایشەخان ژنی عەبدوڕەحمانی موفتی بوو لیوا عەسکەری بوو تێگەشتم ماڵی خازوورانی ئەمان لەگەڵ ماڵی موفتیە ژن و ژنخواز دەبێنیانە ئەمەش هەر ئەو ڕۆژگارەیە بەخوا مامەستا وەنی هەر ئەو ڕۆژەیە بەڵێ ئەمی ئەم سەریان تۆفیقەفەنگی بوو باوکی حەسەن و حسەین و عەبدوڵڵای تۆفیقەفەنگیەوە ئەویش بەڵێ ئەوی ناوەڕاستیان ئەوی لە جامانە بەسەرەتەنیشتی مەسئین فواد مەسیە ئەوان فواد مەسیە ئەوی تەنیشت وهبیە تۆفیق وهبی ئەویکان باوکمە ئەوەی تەنیشتی لەم ڕسمەیە باوک دیارە باشە ئەمەش هەر وێنەیەکە پێم وابێ ئەو ڕۆژەیە کە پارێزگار هاتووە بۆ لاتان بۆ ئەوە لە ماری عەبدولمەتەلیب ئەوە قوربان هەر لە ماری عارفەفەنگیە ئەم سەریان کەمالی کوڕی عارفەفەنگیە ئەوە ئەمە یەکەم کەمال بەڵام ئەمە یەکەم ئەویکان بەهادینەفەنگی کوڕێتی ئەمەی تەنیشتی ئەویکان باوکمە ئەویکان محافظە ئەویکان کوڕێتی کوڕی محافظە ئەنارم کە ئەڕۆی ئاهێنا لەگەڵ سانا دانیشتووی دانایشیم خزمەتمانەکردن شامان بۆ هێنا خواردن ماشتموە میوە پرسیارێکم هەیە زیاتر باسی چیان نەکرد وەڵی قوربان ئەمانەز داڵم ئەدیب دۆست بوو شعریانە خوێنەوە لە فارسی لە عەرەبی یەگەی لە تورکی ئیتر ینی شعریان شێوەی شەڕە شعریان هەر وەکو بەرهەمی تازە خوا فلانە شاعری فلانەکە مەسەن هیچێک لەوانە حافظ یەکێک لەوانە مەسەن برێن سعدی شعرێکی سعدیانە ئیتر ئەکەونە تحلیل و وەخشوان برێن مەبەسی لەو قسێ ئەوە بووە مەبەسی لەو فلانە شت ئەوە بووە پێم وابێ ئەو پیاوانە هەر هەمیان عەرەبیشیان زانیوە هەر سێ زمانەکان زانیوە تورکیان زانیوە بێزگە لە کوردیەکی باش کوردیەکی باش نەک ئەم کوردێک کە منەیزانم کوردێکی قوڵ یعنی ئەم کوردی باشە وازان تا ئێستا ژێشێکی وەکو مەلا محەممەی کوردی دروست نابێتەوە لە سلەیمانی کە ئەوە خزمەتی زمانی کردبێ کوردیزان درود بۆ گیانی پاچی بەڵێ وایە ڕاستەکە منیش ئەزانم وایە ئەمە ساڵی 1940 گیراوە محەممەد نووری بریفکانی شاکر حەکیم عارف حکمت ڕەمزی مەلا معروف مامۆستا تۆفیق وهابی بەگ لە هەوارگەی زەڵم نزیکی هەڵەبجە بەڕاستی ئەمە وێنەیەکی زۆر جوانە هەرچەنە وێنەکە زۆر تەندروست نییە بەڵام شتێکی زۆر جوانە باشە مامۆستا شاشرەفەنیە کە عەرزم کردی وەختی خوێنارم معاون محافظ بوو لە پەنجاکانە ئەوسا مصرفیان پێوت لە کەرکووک بەڵێ مامۆستا ئەی ئەمە عارفەفەنی متەسەڕفی لیوا بوو ئەی عارفەفەنی کابراایکی وەختی خۆی مدیری ناحیە بوو مدیری ناحیە باشە عارفەفەنی حەسەنەفەنی مامۆستا ئەی ئەمە چییە ئەمە حەدیقەکەی ئەمە هین بەرامبەر مزگەوتی گەورە هین هەبوو وەختی خۆی تربیە معارف دائرەی معارف و ئەمە حەفلەیەکی تەخەڕوجی وەجبەیەک لە ستەرکەوتوانی ئەو سابووە باوکمیان داوەت کردووە ئەوە ئەو ڕۆژەیە ئەوەیە مامۆستا من دڵنیام
ئەمەیان باوکتە بەڕەحمەت بێ ئەمەی تەنیشتیان ئەوی ئەم لا باوکمە ئەم لایەن باوکتە ئەو لایەن بەرێ هەمەسای پورزای خۆیەتی سعیبە جێ ئەحمەد بەناڵم برای دایکمە برای باجی خاڵمانەیانی خاڵی توێ خاڵی کاگومەرە یعنی برای باجیتە برای باجی پورزای خۆشێتی خوشکاش خوش باشە من زۆرم هێشتا ماوە لەگەڵ جەنابتە بەڵام ڕێگەم بە وچانێک بین بێت خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەت مامۆستا شەهاب ڕەمزی مەلامعرف وێنێکی تر هەیە هەر پێم وایە بێ باوکتە لەگەڵ کاراکتەرێکی تر ئەوە باوکمە لەگەڵ کاک مەحموو زێوەر بەڵێ ئەمە وەختی خۆی لە بەلەدیە بوو بەڵێ لە بەلەدیە مەساح بوو وابزانم بەڵێ ڕاستی باوکم مدیری ئیدارە بوو لەوێ مدیری ئیدارە بوو لە بەلەدیە بەڵێ مدیری ئیداری بەلەدیە باشە ئەویش مۆزەف بووە لەو کاتە بەڵێ باشە مامۆستا هەر لە وێنەکانی باوکتا پێم وابێ ئەمەش هەر هینە هەر هی زمانی تەبینەکەی بێخود دەفەنیە ئەم قاد لەبەرەیە چییە مامۆستا ئەم قاد لەبەرە چییە ئەوە قار بە دەیلانە قادر دیلانی هونەرمەند ئەوی جگەرەکەی پێ مامە ئەوە عەقیل نووریە ئەمە عەقیل نووریەوەی کەوتیان ئەوە تو ئەنوەر تووفیە ئەنوەر تووفی مامۆسات بووە مامۆسای فەن بوو لە سلێمانی مامۆسای تۆ بووە بەڵێ بەڵام مامۆسای ڕسمی ئێمە بوو بەڵام سلێمانی نەبوو بادینانیە ئەی مامۆستا ئەم سدارە بەسەریان ئەوە یۆنسەفەنیە یۆنسەفەنی مدیری خالیدیەی ابتدایی خالیدیە بوو خالیدیان پێ بڵێ مامۆستا ئەو جامانە بەسەرە چێە ئەوی تەنیشتیان خولەی وسواغایە مەحموود سواغای کاک مەحموود وسواغا ئەی ئەم جامانە ئەوە ناناسم چێە نایناسی ئەوی کەیان ئەوەی کە ئاوە قۆری داناوە ئەوە وشیار بابان ڕئیسی بەلەدیە بوو بینێت وشار بابان ئەوی تەنیشتیان قوتبەدینی شێخ زەینەدین مامۆستا ئەم وێنەیە چییەوە چ کاتێکە ئەم ئەویش ئەمە لەگەڵ مستەفا ساڵح کەریم لە هەولێر شعرێ خوێنێتەوە 1970 ئەوان لە هینی مؤتەمەری ئەدیبان چواردەی تەمموزی هەفتاویەک بەڵێ کۆی گشتی ئەو شعرانی باوکەی چی لێ هات هەمومان کۆ کردوێتەوە کردمانە بە دیوان چێ کردی کەمالی برا کاکەمال کرد ئەی چی ئیشرافی کرد چێ ساغی کردەوە یعنی کتێبەکە تۆ کردو تا بەڵام کاکەمال کۆی کردەوە خەتاتێکی چاک و کاکەمالی برام بەڵێ خۆی بە دەستخەتی خۆی هەمووی نووسیەوە بڵێ ئەجا ئیسینساخمان کرد دوایەوە پێشەوەی ئەمری خوابکە تێگەی تەبعی یەکەممان کرد با ئەمەنەی غەڵەتیا بوو ڕاستەکەی ئەوەی غەڵەتیا بوو هاتی سەر نێرە گوڵبژێرمان کرد من کردم و باوەی کوڕەکان بۆەوەی ئەژی و کوڕم و ئەوانەوە لە بەهین بە کۆمپیوتەر هەموویمان تا دەستنیشان چاک کرد و ئەوە ئێستا ئەمەیەکە ئێستا لە بەدەستی خوێنەرانە مامۆستا ئەم دەسوخەتە زۆر ئەمە پێناسەی باوکتە بەڵام ئەو دەسوخەتە زۆر من بیزانم من بە بەوزانەوە زانی ئەحمەد شوکریە دکتۆر شۆ بەڵێ ئەوەندە خەتی خۆش بۆ خەتی هەر مەپرسە یعنی شتێکی زۆر کەس لە کسێمانیا خەتیان زۆر خۆش بووە یەکێک لەوە ئەم یەکێک لەو پێش ئەو دانساس شێغەتیفی دانساس ئەوش دەستخۆشی عەجایب بەڵام ساژ ماوەتی سەی موحسین هەبوو لە سلێمانیا سەی موحسین مامۆستای ئێمە بوو مامۆستا ئیبتیدائیە لە سنفی چوار خەتی پێوتین هەتا زۆر جار کە تووڕە ئەبوو بەسەنجاری وا هەبوو ئەمە ئاوا ئەمان نووسی ئەیگو ئاوا بینوسە ئەگە هینەکە ئاوا قەڵەمەکەی خسە بەردەمان ئەیگو فێر بە ئاوا بینوسە بەڵام ئەو کاتی عنی مامۆستا هەر وانەیەک بوو ئەوترا بەردێ دەفتەریشمانە بوو نقطەیگو بە سەریاوەرەوە بەسەریاوە مامۆستای ئەم پیاوە چێ ئەوە کەمالی برامە لە خوتبەی ئەو هین لە شعری نەکەی شعری باوکمە خوێنێتەوە لە حەفلەی تابینی
بێخۆت لە تەبینەکەی بێخدا مامۆسا ئەی ئەم پیاوانە شێن ئەم پیاوانە ئەوی ئەم سەر لە چەپەوە جەنابی برامە ئەوی خوارە ئەم سەر لای چەپ ینی ئەمیان ئەوە باش ئەویان فوادی برامە ئەمە کاک فوادە ئەویکیان فەوزی برامە ئەویکیان حەسەنی میرزا عەبدوڵڵای ڕەفیقمان بوو هەر ڕەفیقتان بێکەوە ئەو کاک حەسەنی میرزا عەبدوڵڵای زۆر دووبارا بێتەوە لە لای ئێوە بەڕێ ئاخر هەردایمە بێ ئەمە ژوێنێکی جوانی پردەکەی کلیاسانە مامۆسا ئەمە پردە ئاخر خەیف بەڵێمە ئەمە ڕووی نەوەڵ ئەمە هینە ئەمە تانجەروەیە پردەکەی قلیاسان نییە ئەمە تانجەرۆ نییە مامۆستا ئەمە قلیاسان بەخوا مامۆستا بەخوازانانی ئەمە بۆ ڕاو پۆرچین بۆ ئەوێ ئەو ڕسەمان لێوێ گرت بەخوا مامۆستا ئەویان قلیاسانە ڕێگان بە بڵێم قلیاسان ئیتر ئەو بێ لێەوە چوبین ئەم پیاوە پاپیۆن لە کێیە ئەوە تۆفت ئەوە نارم عەرزم کردی شاکر فێن شاکر حەکیم محافزی معاون محافزی کەرکوو بوو لە پەنجاکانە ئەنجا ئەمە مامۆستای مام ئەمیشم بووە لێرە وەختی خۆی دەستی ڕاضیاتیەوەتەوە مامۆستا ئەمە مامتە ئەوە مام ئەوە عەقید نووری نووری کەڵەشێر وا بەڵێ ڕاستە فەرمی ئەم پیاوەشەیە ئەوە عومەری برامە کە هاتەوە لە ئەنگلتەرا تەخەڕوجی کرد لە دەورەی ئیحتیات بوو بە ملازم لە مەتاری بەغا مامۆستا ئەمان ئەوە عوسمان سابوون چییە پورزای ئامۆزای باوکمە ئەمیش هونەرمەند بوو هونەرمەند بوو ئەم پیاوە مامۆستا ئەمە ئەکرەمی حاجە ڕەشی وەسمان چاوەشە کارەم دیوارمان لە بەینا بوو ئەو ماڵی ئێمە و ماڵی ئەوان ئەمە لە ئەنگلتەرەوە کە چوون بە بەعسە لەگەڵ عومەری برامە لەگەڵ عومەری برام بە بەعسە ئەمان کە چوون ئەوە ڕسمە لێوە نردوێتی و بۆ جەمالی برام بۆ ئێوە یان کاتەوە بەریتانیایە لە بەریتانیا بەڵێ مامۆستا ئەمە وێنەی ابتیدایی جەناب ئەمە منە بەڵێ ئەمەی سنفی پێنجمانە پێنجی قوتابخانەی فەیساڵیە گۆیژە ئەوەی ناوەڕا غەفورە فەنی ئەمە مامۆستا غەفورە بەڵێ ئەویشان مامۆستا ڕەسوولە مامۆستا تۆ کامەیانی جۆگرە تەنیشتی مامۆستا غەفور دەنیشتی بەڕێوەبەردووە کەواتە ئەمەیان جەناب ئەوە من بەڵێ ئەمە پۆلی ئەویکیان بەڵێ ئەویکیان حسەینی مستەفا فەنی بەریدیان پێ و ئەویکیان جەنابی برامە کاک جەمالی برا مامۆستا ئەمانش ڕسمی مناڵیتان نەمانش جوانە ئەوە هەموو ماخۆمان ئەات سەیریکە لەسەرەوە ئەوی لە دەستی چەپە فوادی حاجر ڕەشی وسمان چاوان دەکەن دەرگامان بێنەوە دائمە بێکەوە بکەن ئەوی بەردەمی فەوزی برامە ئەوی تەنیشتی ئەمە فەوزیە تەنیشتی فوادی برامە سەری شەوەن خۆم جەنابتی باش مامۆستا تۆ بە مناڵێکی چەتون بووی یا هێمن بووی وەڵا نەوەڵا عەجوول بووین تۆزێ عەجوول بووی ئەو گەڕێکی گۆژەیە ئیتر جێگای جرید بازی بوو بۆ ئێوە وەنیە مامۆستا ئەمە شوێنێکی جوانە ئەمانە چێن ئەوەی ئەم سەر ڕاست خۆمم ناوە ڕاست فوادی شمقارە بەڵێ تەنیشتیشی فەوزی برامە باشە مامۆستا پرسیارێک توخوا ئەی ئەمانە چیان ئەوە خەزورمە ئەوی ئەم سەر باش ئەوەش هاوسەرەکەیەتی خەسووتە بەڵێ ئەوی ناوەڕاستی تر ئەوی سێمیان دایکیان تەنیشتی دایکیان ئەوە هەر خوشکی ئەوی ئەو لاشیان خوشک ژنەکەی خۆمە ئەمەیان بەڵێ هاوسیترەوانکە هەموو خوشکین خوشکەکانی ئەی برایان هەیە نەخێر برایان نییە برایان نەبوو یانی تۆژم بران نییە ئەی پەیوەندی لەگەڵ ئاوازاواکان تا چۆنە باشن بینمان خۆش مامۆستا بینی خۆمان بێ چۆن ئەم خێزانە کۆچەرخان چۆنە ناسی ئەرزەکەم ئەمە وێنەیەکی جەنابتە لەگەڵ ئەوە من مامۆستا بووم ئەرزەکەم لە دوکان باش مدیری سانەویەکەی دوکان افتتاحی مەکتەبەکەی ئێمە کردبن سانەوی دوکان باش 1970 ئەوی ژەر مامۆستا بوو لە ابتیدایەکە لە هی کچان ئێتە سوتفە یەکتریماندی و خوا کردی بە قسمەت خوا کردی بە قسمەت و ئەمەش هەر ڕۆژانی بەختەوەریتانە مامۆستا چی بۆ کرد شتین ئاڵتون شتێن بەڵێ شتێنێ بۆ کرد بەڵێ چیتر گۆبەرۆک بەرو پشت گۆبەرۆکی بەرو پشت هەر گۆبەرۆک کەوانە هەموو کەواکەتان دادووری کەواکە لەسەرەوە بۆ خوارەوە هیچی تێنێ چوو سازۆ بوو بە هەمووی 300 دیناری تێچوو بە هەموو ژنێ هەمووی باوکێ ما بوو
باوکم مابوو کیە پارەی یایتە مامۆسا وەڵی خۆم نارم مامۆسا بووم مامۆستا بووم کەسی تر یارمەتی کەمە کاکە جەمالی برام براکان باوکم بە تایبەتی ئەوانی باوکم فەرشومەشی بۆ کڕین ینی یەکسەری جیابیتەوە مامۆسا ناوەڵا لەگەڵ لە دوکانی تر بە یەکەوە بووین کە هاتینەوە هە لە ماری باوکم بووین ئەو کاتە تاکی لە ماری باوکم ئەوە باوکم بانی کرد وتی وەرە کچم ئەوە ژووری سەرەوە ژووری میوان بووتی ئەوە چاکم کردووە پێشەوەی ئێوە بێن فعلەن دەستکاری کردبوو یەگە ئەوم بۆ ئێوە جیا کردووە تا خۆتان تااقەتان نەچێ بەڵام زوو تااقەتان چوو نەوەڵا تااقەتمان نەچوو تێگەی ئتر بەسەریا من نەخۆش کەوتم تێگەی تووشی ئەو هینی نەبوون چوون بۆ ئەنگلتەرە تووشی نەخۆشی زە جڵتە لیام ئتر ئەوە وردە ماڵیش باوچم تر ئەمری خوای کرد ئتر ماڵەکە تر چوون ڕاستخانی خۆم گرت ئەی ئەم وێنەیە شێوچەند مامەسە ئەوەش هەر حەسەن و خۆمم لە کولێ حقوق لە کولێ بەڵێ حەسەن لە کولێ حقوقی خوێن باشە من حەسەنی دراوسێتان بەڵێ کاک حەسەن بەڵێ حەسەنی میرزاعەبدوڵڵا من لە ئاداب بوو باش ئەجا جاروبار ئاوا ئیتر ئاهاتینەوە لەوێ مامۆسا کە تۆ کولیەت تەواو کرد بەڵێ ئیتر دوای ئەوە عادەت وابوو یەکسەر ئەبووی بە ملازمی ئەرزەکەم احتیاط من کولیەکەی من بەسەر شتی بەسەرا هات ئەمەی زمانی چوار بووم زابطیەکەتە بەڵێ من لە چواری کولیە بووم جیران باش لە 21 63 باش پێش ئینقلابی باس باش ئەمری پێش ئەو من گیرم ئەتر مامەوە ساڵونی وێک بە تەوقیف دوایەوە کە بەربووین عەبدوڕەحمان عارف هەین عەبدوسەلامات ئەمری کرد وتی ئەوانەی کە کولیان لە چیسووە و گیراون با بێن ئیمتیحان بن ساڵەکانیان نەڕوە وەختەکانیان نەڕوە چون ئیمتیحانە ماو نەجاتم بوو ئەنجا یەکسەری تر بۆ کولیە احتیاط چوویتە کولی احتیاطیش ساڵێک ئەو وەختە کە هاتمەوە نادەم یعنی دوای عسکەریەکە کە با بڵێن دەستی پێ کرد ئەسکەریەکەم من لە 63 ئەوە تەخەڕوجم کردایە باش 63 جیران بەسەریە ساڵونی وێک مامەوە لە حەبسخانەوە کە بەر بووم لە زمانی عەبدولسەلام عارفە چوین ئیمتیحانمان لایەوە کە ئیمتیحانە ئێمە رابووین بە محکەمە رابووین بە محکەمە من کولیم تەواو کرد هاتمەوە لە مانگی هەشتا ئەمری ئیلقابان دەرچوو من 10 ساڵونیان حکومە ڕام کرد باش ڕام کرد هاتمەوە لە 68 مەرسومی جمهوریم بۆ دەرچوو مەلا مستەفا یادی بەخێر کە ئەم کاغەزی بۆ نوردیم بۆ فواد عارف وان باوکم چوو دوای کەوت بەریان بەێتر مەرسومی کەواتە سژنەکە سجلێکی سیاسی بوو ئەو کاتە دەستەکاری سیاسی مامۆسای ئەمە چییە ئەم پیاوە ئەمەری برامە وەختی خۆی ئەو نادەم باوکم چونکە ڕاو تااقەتی ڕاوی هەبوو ئەنوا وەشکال چەکی هەبوو وەسەتێکی هەبوو تاپڕێکی دوو لێ هەبوو ساچمە زەنگمان هەبوو دەمانچە بە ئەنواعی هەمان بوو عادەت بوو عادەت بۆ ئەوسا باشە مامۆسا وێنەیەک هەیە ئەگەر بۆ دۆزێتەوە بەختم باشە ئەم وێنەیە هونەرمەندێکی زۆر گەورەی تایە ڕەزا عەلی و ئەمەیان تا تۆفیق بەڕەحمەت بێ ئەمەش ڕەزا عەلی عێراقیەکەیە بەڵێ چییە کە لە ئەلبومی جەنابتە کەمالی برام لە کولی زیراعە بوو باش وەکو لە کولی زیراعەش بوو لە ئیزاعەش موزیع بوو بە ئیزاعی قسمی کوردیەکەی بەغا زمانیشە عەبدولکەریم قاسم باش ئەمە ئەو مەجموعەیان کە ڕەفاقەتی کەمالی برام و ئەوان لەو ویناک گیراوە مامۆستا گوێ لە ئیخبار زۆر ئەگری بەخوا جاروبار زۆر ڕادیۆی باشە دەیە خراپ نەبوو باش دەی ئەمە یە و کاتانێک کە گوێیاگری لە قوربان کە گەڕامەوە لە ئەنگلتەرە لە ئەنگلتەرە ئیتر فترێک وەکو چۆن دەرەی قەناها ئەنەقاها نەقاها لە کولیە لە مەکتەب جاروبار ئیجازەم وەرەگرت ئەمامەوە لە ماڵەوە زۆر خۆم هیلاک نەیە نابووە زۆر خۆی زۆر خۆم هیلاکەم مامۆستا ئەمە ئیتر خێزانەکەتان خۆم و ماڵەکانم باش ئەوی یەکەمیانم ژین ئەوی کەمان کچەکەمە هێشتا ئەم کوڕەم نەبوو کاکە ژین و کچەکە ناوی چییە ورشە ورشەخان کاکە ژین و کاکە ئەژی دوو کوڕەکە باشە مامۆستا ئەمە کامیانە ئەمە ژینێ ئەمە کوڕە گەورەکەتە ئەو ساجگەرە مەخوا جگەرم نەیەکوژانەوە ئێستاڵێکی نەمخوات بۆ تەرکم کرد وەزم لێن ئەی کوشتمی
عملیاتەکان بووی خەتای جگەرە یعنی لە دوای ئەوەی کە نەشتەرگەریەکە بۆ کرا وازە لێ هێنا ئەی ئامۆژگاری چییە؟ وەڵارەمەچی جگەرە ئەوی نەیخوا قازانجێتی ئیتر ئەمەش هەر حەقی باوکایەتیە دیسانەوە من ژینین لە سەرچنار باشە مامۆستا ئەمبەر جاروبا لەگە خۆمە مامۆستا ئەم وێنەیە وێنەیەکی زۆر جوانە ئەم دوو ئەمە خەزورمە ئەوی ناوەڕاست باش کراسپیەکە بەڵێ ئەوی تەنیشتیان ڕەسوول بەک مەجیبەک ڕاستوبەکی مەجیبەک بەرێ کامیان ئەوی ئەولایەن ئەولایەن ئەوسەر ئەو سەران وازام عەقیب ئەمینە یعنی سەبا من تێ بکەم ئەمەیان کێ ئەوە ڕەسوول بەگە ئەی ئەمەیان خەزورەکەن ئەویان کاک جەمالە باشە ئەویان ئەمی کاک جەمالی خەزورە تەبعا بەڵێ ئەوە مدیر تەجنید بوو ئەوزە ئەمە شوێنەکە کوێ مامۆستا؟ وەڵایی نازانم شوێنەکەیان کوێ مامۆستا ئەمە چییە ئەم جوتیارە ئەم پیاوە بەتەمەنە؟ ئەمە کەمالی برام ئەوەی ئەم بریشان ئەنوەری مامساق مامسادق ئەنوەر مامسادق مامۆستا ئەنوەر ئەنوەر ئەمە ئیشرافی کێڵان و مێڵان و شومکۆوانەیەکەن تەوجیهی فەلاح و ئەمە ژوێنەیەکی جوانە خۆمایی لەسەر خەبران بەفرێکی باش باری لە هەفتا یەکا بوو من و نەژادی برام و جەناوی برام فعادی برام کامیان جەنابتی پشتەوە منم ئەوی ئەم سەرکەڕووی لە ئێمە کردووە ئەوی ئەم یەکەم نەژادە ئەوی ئەو لایەن فعادی برامە ئەمە چ گردیەکە مامۆستا؟ ئەمە گردی سەیوانە شێخمارف بەڵێ ئیتر لێەوە چوون بۆ کاتە ئەو جادەی بەرامبەری کە ئاواڕوە ئەوە جادەی برایم پاشایە واگرێتەوە نییە ئەویتر لێەوە ئەچوین بۆ جامە تاپڕیشتان پێ مامۆستا ئەچۆ نیە تا تفەنگمان پێ بۆچی بۆ ڕاو هەروەچێکە لەناو سلێمانیا ڕاو زۆر باری باشیان کەو هاتوۆتە ناوە بەڵام هیچمان نەدی مامۆستا ئەی ئەمە چییە ئەمە پردە ئەمە پردی هۆمەرە کوێرە پردی هۆمەرەکەی هۆمەرە کوێرە لێکوا بوو مامۆستا پشتی فاروق خەسەخانی فاروق پشتی هین برای مەحمەد ئەو جادەیە لێەوە چێتەوە بۆ هۆمەرەکێ بۆ قڕگە ئەوە شوێنی سایی ئێمە بوو وەختی باشە مامۆستا چی بوو هۆی چی بوو ئەم پردە هەر ڕێڕێوی خەڵک بوو ئەبە شیوەکەیە بۆ شیوەکەیان کرد بوو ئەمە بۆ شیوەکەیان کرد بوو ئاوی کە قڕگەیی کە هاتن ئەمە وەختی خۆشی هەر ئینە هەر ڕێگای کۆنی هەڵەبجەش بوو بەڵێ ئەمە ڕێگای کۆنی هەڵەبجێ ڕاستە بزە بەدەزان مامۆستا جاوە ژێر ئەوە کانیەکی لێ بەڵێ کانیەکی لێ بوو کانی شەیتان نەنا کانیەکی لێ بوو بۆ کاچین بۆ خواردنەوە ئەفۆ کانی شەیتان نا کانی شەکراو لە ڕێ قرگە کانیشی لێ کانی شەکراو کانی شەکراوە خۆخەوا مەسامنی شارەزان شکۆم بخۆم کوڕی و گەڕەکە بوو بەدەرساییەوە چوو بۆ سەعیمان ئەکسەری لێەوە بەڵێ ڕاستە بینی کارێزی وەسا شەری بۆ قەرگەتی لێەوەی بۆ ئەوێ گردی مەجی بەگو ئێنێ سەلیم بەگو ئەچیتەوە بە ئەوێ ئەی ئەمانەی شێن مام ئەوە ژینی کوڕم لە ئەنگلتەرێ ئەوەش نەکەیەتی ئەوەش کچەکەیەتی باشە مامەسا ئەی ئەم دوانەشیان ئەوە وشەی کچمە ئەویشیان کامەرانی گوڵەباخە قار گوڵەباخ کاتە ئەمان ئەوەشان زاواتە زاوە بەڵێ ئەی ئەم دوانە ئەوە کوڕەکەمە ئەژی کە ئێستا آخر پشکۆلەکەیانە ئەوی ژنەکەیەتی مامۆستا ڕسمێکی کە هەیە وەڵا حەزەکەم ئەوەش بۆچی مامۆستا تۆ حەزەکەی ئەم وێنەیە دەرکەوێ بۆ حەزەکەی ئەو ڕسمە ئەو من خەمی هەموو کوردێک ئەوەی ئاڵاکەی ڕۆژە بە ڕۆژان بشەمەمی متحیدە بێ یا لە شوێنە ببینێ ئەمە یەکەمی کەڕەت بوو کە ئاڵای کوردیان بەرز کردەوە ئەم عالمە هەموو ئێمە یەکێک لەوانە بوون کە زۆر گلەییم لێکردن کە بۆ ئەو عالمە بەرز ناکەنەوە لە مەکتەبی سکرتاریەتی ئێستای پارێنی بابرین مەکتەب سیاسی مەکتەب ئەلێوێ ئێتر ئەوە چوین من خۆم بەکو بری پێشەنگیان بووم خۆم و برا و برازاکانم چوین هەموو لەوێ ئەو ڕسمەمان کرد بۆ لەژێر ئەو ئاڵایە مامۆستا ئەی ئەمانەی چێن ئەوە خەزور و خەسووی ژینی کوڕم بەڵام کورد نین ئەوان نەنا ئینگلیزن بەڵێ ژنەکە شێر ئینگلیزیە خەسوو خەزوری ئەم کوڕەیە
بەڵێ وانە بەڵێ ئەوەش خۆمم بەڵێ ئەوش دایشی هاوسەرەکەمە لە ئەنگلتەرەین باشین سەرماندا چون بۆ لای کوڕەکە بەڵێ بەڵێ مامۆستا ئەی ئەمانەشێن ئەمە ئەو سەریان ئەوە ورشەی کچمە بەڵێ ئەوە کچەکەیەتی ئیلیا ئەویشیان ئیلیان ئیلیان ئەی کوڕەکەی نەیبان نەیبان مامۆستا نەیبان یعنی چی نەیبان بەڵێ بەڵێ ئەم دوو بەخت باشە ئەمەش نارم کوڕ و کچی ژینە ژینی ئەوەی کە با بڵێن دایکیان بەریتانیا باشە مامۆستا ئێمە داوای لێبور نەکەین کاتەکە ئیتر بەش ناکە من وێنەیەکم ئامادە کردووە بۆ دواهەمی نوێنەی ئەم بەرنمەیە بەڵام بە هیوام لە داهاتووە بە لەشی ساغ چەندین ئەلبومی تر ڕووکاتە ماڵەکە بەڵام بە بەختەوەری و بەخۆشی ئەمە وێنەی جەنابتە لەگەڵ کۆچەرخان بەڵێ وێنەی گەنجێتی ئێستاتانە ئەوە لە ئەستەموری بەڵێ لە مزگەوتی سوڵتان ئەحمەد بەڵێ سوڵتان ئەحمەد مامۆستا فرسەتێکی باشە لێرە ئێمە لە بەرچاوی ملیۆنەها کەسە پێمان بڵێ چی بە کۆچەرخانەڵێ وەڵاهی ئێتر برێم هەرچی قووەت و توانام هەیە لەوێ ئەزانی ئەوەی ئەو حەسێتی بەدەست منەوە کێشە باشە ئێمە بە هیوای بەردەوامی ژیانێکی زۆر خۆش بۆ جەنابێ لەگەڵ کۆچەرخان و لەگەڵ مناڵەکانێ عەزیێتمان نای مامۆستا زۆر زۆر سپاس دەکەم گەلێک ممنون جا پێشەوەشی ئێرە بە جێبێڵی بە یەکەوە وێنەیەکی ژەگری باش بینەرانی بەڕێز و خۆشەویست تا بەرنمەیەکی تر و کەسایەتیشی تر خواتان لەگەڵ